ماڵی جیا تا چەند چارەسەرە بۆ کێشەکانی نێوان بووک و خەسوو؟ زۆر سپاس چراغان خان وەڵاهی هۆکارێکی زۆریان وتی دەرە ئەڵێ دوور و دۆستی یعنی ئەمان ئێستا مناڵەکان ڕۆژانە ئەمان یەکتریە بینن بەڵام ئەگەر هەفتەی جاری یەکتری ببینن لە هەفتەیەکە یەک مشکلیان نەبێ بەس هەموو ڕۆژ ئێستا یەکتریە بینن بەڵام مشکلەکە لێ من خۆم ئەڵێم هەر کەسێ ئیمکانیەتی هەبێ بووک ماڵی جابێ باشتر ئیمکانیەتی هەبێ بەڵام ئەو پرسیارێک لە یەکێ لە وەڵامەکانە وتی کوڕەکەم کرێکارە یعنی من دڵنیام ئەگەر ئیمکانیەتی هەبوایە ئەمانیش باسییان نەکرد ئەی توانی خانوویە بکە بەڵام ئیمکانیەتەکەی نییە کەواتە لێرە ئێستا ئیمکانیەتی ئەوە نییە ماڵی جای هەبێ کرێت چی بێت کە ئەو ئیمکانیەتی نەبوو ئەو توانایی نەبوو ئەی خۆ ناشێ ماڵەکەی بۆ بەجێبێ لە کێشە بۆ خۆی دروستکە ئەبێ سەبر و تەحمولی هەبێ هەتا ئینشاءالله وەزعی اقتصادیان باشترە بێ هەم ئەمیش خۆشی فەرمانبەرە وەکو باسی کرد لەگەڵ هاوسەرەکەیە ئەمانی بەشم ڕۆژی ئیمکانیەتیان هەبێ خۆ دەزانی وەختیە بێ تا بتوان ئینشاءالله خانوویە شوقەیە شتێ بەشم پێ ئەم شوقانەیە کرێتەوانێ پێشینەیە شتێ بن و وردە ئەوەش یەت ئینشاءالله بس هەر سەبر و ئاراممانە بێ هەبێ هەتا بەڵام ئەگەر ئیمکانیەت هەیە وەڵا بە من بێ لە یەکەم ڕۆژ ماڵیان جابێ ئیمکانیەت هەبێ ینی کوڕەکە بتوانێ خانووی خۆی هەبێ یا کرێکە بە قەرزار نەبێ کێشە دروست نەبێ بەڵام ئێستا بیان خێتە ژێر قەرزەوە لەبەرەوەی دوورکەوێتەوە لە خەسوو خەزووری کێشەی تری بۆ دروستە بێت لەبەرەوە ئەگەر ئیمکانیەت هەیە جیابن بەڵێ زۆر لە مشکلەکان حەلە بێ ینی ڕۆژانەی تری نابینن ئێستا قاپەشۆ ناگەیان خواردن چیە خۆن میوە هەمووی ئەوانە زۆر جا خۆی کێشەکان لەوەیە وەکو بەڕێزی شە باسی کرد فێنەخان لە 100 تا 90 کێشەکان لێک تێ نەگەیشتنە ئەجینا لێک تێ بگەن وشەی جوان بەکاربێنن ئەو بزانێت کە ئەمە دایکی دووەمێتی خبرەی ئەیاتێ معلوماتی هەیە دایکی هاوسەرەکەیەتی چی چێتا دوای ئەمیش وای دابن ئێمە بوش نییە واز لەو فکرەی بێنە کە وتی غەڵەتێکمان کرد کە ئەممان بۆ هێنا بەعکسەوە ئەبێ بەختەوەر بێ کە ئەم بۆ بەبووشیان ئەویش چۆن ئەم بەکردارە بێ بیسەلمێنێ بە خزمەتی مناڵەکانە بە خزمەتی هاوسەرەکەیە بە ڕێزگرتنی ئەمە خەزووریا چیە من دڵنیام ئەو کێشانە نامێنە ئێخۆ هەمووی کێشەکان دێرەوەی هەمووی لێک تێ نەگەیشتنە وشەی ناشرین بەکارهێنانە هجوومکردنە سەر یەکتریە نابێ هجوومکردنە سەر شخصیت یەکتی نابێ ئەم بڵێ ئەم بووکەم خراپە ئەبێ بڵێ خراپیەکەی ئەم باشە بەڵام ئەمەی خراپە کە مناڵەکانی نایەتە خوارەوە ئەمە قابلی چارەسەرکردنە بەس تۆ زەڕێ بەسەرەوە بێنەوەی کێشەکەی ئەوی زەڕێ بەوا بێنەوەی کێشەکەی نابێ یەکتی ڕەڤزکەن ئەبێ ڕەفتارەکان سلوکە غەڵەتەکان تەداخل نەکە ئەم هەموو شتێک گەورە بچووکێ بەشدار نەبێ ئەمیژە بێ کەسێتی خۆی هەبێ ئەمیژە بێ بواری خۆی هەبێ ئەچێتە دەرەوە ئەبێ خزم و کەسی ئەم من ڕێزی خزم و کەسی ئەو بگرن ئەبێ خزم و کەسی ڕێزی ئەو ئەبێ ئیتر ئەوایە خۆی ڕێزی تۆ چەند ڕێزی بەرامبەر بێژ ڕێزە دەگرێت بەو شێوەیە